کامێرەی کوردستان 24 لە شارۆچکەی ڕیازی سەر بە قەزای حەویجێ وێڕای ئەوەی کە شارۆچکەکە پاک کراوەتەوە لە چەکدارانی داعش و لە 2017ەوە ئازاد کراوە، بەڵام هێشتا لە سەدا 40 دانیشتوانەکەی نەگەڕاونەتەوە شوێنی نیشتەجێبوونی خۆیان. بەپێی راپۆرتەکە هەواڵگریەکانی عێراق بەشێکی سەرکردەکانی داعش کە دەسەڵاتداری داعشیان دەکرد لە حەویجە خەڵکی ڕیاز بوون، بە پێگەیەکی گرنگی داعشیش دادەنرێت و تاوەکو ئێستا بەردەوام مەترسی داعشی لەسرە. سۆران کامەران چۆتە شارۆچکەی ڕیاز لەوێوە زانیاری زیاترمان پێ بدات. ئێرە بە دیاریکراوی ناحیەی ڕیازە کە سەر بە شارۆچکەی حەویجەیە. طبعاً ئەم شارۆچکە لە دوای ساڵی 2017ەوە کە وەک خۆیان پێی دەڵێن توانراوە کۆنتترۆل بکرێتەوە جارێکی دیکە لەم ناوچەیە بە بەردامی هەڕەشە و مەترسی هەیە. هەڕەشە و مەترسی لەسەر ناوچەکەیە. بۆ نمونە لە نیوەڕواندا کە ئێستا بازارێکی سەرەکیە لێرە بە تەواوی خەڵکەکە چۆڵی دەکەن و دوکانەکانیان جێ دەهێڵن و بازارەکە چۆڵە بێت لە خەڵکی، واتە تا نیوەڕوان بازار هەیە لەم ناحیە. ینی مەترسیەکی زۆر ئەمنی هەیە. ئەوەی خەڵکەکەی کە لەگەڵ قسەمان کرد باسییان لەوە کرد کە مەترسی هەیە لەسەر شارۆچکەکەەوە بە بەردەوامی شەوان لێرە لەژێر هەڕەشەی گروپە چەکدارەکانە. طبعاً بەشێکی زۆری ئەم خانوانەی لێرن لە سەردەمی داعش ڕوخێنراوە، بەشێکی زۆری و ئێستا هەوڵە درێکە چاک بکرێتەوە و هەوڵی شەیە. طبعاً سندوقی ئیعادەی ئەعماری پێڵێن کە سندوقێکی تایبەتە حکوومەتی عێراق دامی کردووە، دامیەواکە کە ئەو خانوانەی لێرن جارێکی دیکە نۆژەم بکرێنەوە ژیان تیدا دەست پێ بکاتەوە. خەڵکەکەی جارێکی دیکە هەندێک هاتوونەتەوە سەرکار و دایانێ ژیان دەست پێ بکەنەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی هێشتا بەپێی ئەو ئامارێکە ئێمە لە ناحیەی ڕیاز دەستمان کەوتووە لە 140 دانیشتوانەکەی هێشتا نەگەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان. واتە هەندێک لەم خەڵکانەی لێرن یان گومانی ئەوەی لەسرە کە داعش بۆ یان کە سوکاری داعش بۆ بۆی ڕێگە نادرێت بگەڕێنەوە و هێزانەشی لێرن وەک بربەستێک دانرێن لە بەردەم گەڕانەوەی خەڵکەکەی. زۆر بەی کوچە و کۆڵانەکانی ڕیاز بەم شێوەیەن کە لە پشتی منەوە دەرەکەوێت دیمەنەکان نەگەڕاونەتەوە خەڵکەکە بۆ شوێنی خۆیان و لە شوێنی خۆیان دانیشتەجێ نەبوونە. وەکوتم ینی بازارەکە ئێستا هەندێک خەڵک هاتووەتەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی هێشتا خەڵکی نەگەڕاونەتەوە سەر ماڵ و حاڵ و ژیانی خۆیان لە شارۆچکەی لە ناحیەی ڕیاز و داواکەن کە با بڵێن ئەو ڕێکارانەی کە ئەگیرێتە بەر بۆیان هەڵبگیرێ بگەڕێنەوە بۆ شارۆچکەکەی خۆیان.